ئۆفیسی پارێزگای سلێمانی بە سەرپەرشتی بەڕێز پارێزگاری سلێمانی ئەنجام درا و بە ئامادەبوونی بەڕێوەبەرانی فەرمانەکانی تەندروستی، پەروەردە، کارەبا، پۆلیس، ئاسایش، بەرگری شارستانی بەڕێوەچوو. دیارەوەی کە لە کۆبوونەکە ئاماژە کرا تایبەت بوو بە هەماهەنگی زیاتری ئەم لایەنە پەیوەنددارانە لەگەڵ ئۆفیسی پارێزگای سلێمانی هەڵبژاردنەکان تاوەکو هەموو ئامادەکاریانی کەوا ئەنجام دراون بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەکەی پەرلەمانی عێراق کە بڕیارە لە دەی ئەم ساڵ ئەنجام بدرێت بە هەماهەنگی هەموو لایەک بێت بۆی ببێت کەم و کورتی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد وە سەرکەوتوانە ببرێت بەڕێوە. ئەوەی کە لە کۆبوونەکەی ئاماژەی پێدرا ئەوەی پەیوەندی بەلایانی پەروەردەوە بوو ئامادەکردنی سەرجەم قوتابخانەکان کە کراوەتە بنکەی دەنگدان تاوەکو ئامادە بکرێەوە فەرمانبەرەکانیان مامۆستاکانیان کە ناویان دەرچووە سەرپەرشتی پرۆسی دەنگدانەکە بکەن ئاسانکاریان بۆ بکرێ تاوەکو خۆیان یەکلایی بکەنەوە بۆی کە بەشداری خولەکانی ڕاهێنان بکەن بۆ ئەم هەڵبژاردنە. ئەوەی پەیوەندی بە لایانی تەندروستیەوە بێ بە سوپاسەوە بەڕێز بەڕێوەبەری تەندروستی تەواوی ئامادەی خۆیان دەڕێکەوە ئەوەی کە پەیوەندی بەلایانی تەندروستی فەرمانبەرانمان دەنگدەرانەوە هەیە بۆ بنکەکانی دەنگدان ئامادەی بکە. وە سەبارەت بە کارەباش بڕیاردراکەوە لە هەردوو ڕۆژی دەنگدانی تایبەت و گشتی سەرجەم بنکەکانی دەنگدان کارەبای هەمیشەیان بۆ دابین کرێ خۆتان نەزان پرۆسی دەنگدانەکە پرۆسیەکی ئەلکترۆنیە پێویستمان بە کارەبای هەمیشەی ئەبێ و لە هەمان کاتیشا تەکید کرایەوە لەسەرەوەی کەوا سەرجەم دەنگدەرانی سنووری پارێزگای سلێمانی هۆشار بکرێنەوە کەوا بڕۆن کارتە بایۆمەتریکانیان وەربگرنەوە لە ناوەندەکانی تۆمارکردن چ خۆتان نەزانن تەنها پرۆسی دەنگدان بە کارتی ئەلکترۆنی دەنگدانە بێت. بەسپاس.